لەڤارەوە سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش بێت. بایەکی سارد و وشکە سەرما ناوچەکانی هەرێمی کوردستانی بەگشتی گرتوتەوە. وەرن من پێتان ئەڵێم کەی ئەم بایە ساردە کۆتایی پێدێت و چالاکێکە ئەوەستێتەوە. ئەو بایە کە ئێستا لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان چالاکە بای باکووری خۆرهەڵاتە، واتە لە ئێرانەوە ئەو بایە دێتە ناوچەکانی هەرێمی کوردستان و هەوا ساردەکە و بەفرەکەی شاخەکانی کوردستان دێنێ بۆ نێو سنتەری شارەکان و هەر بۆیشە کەشوهەوا سارد و هەوایەکی وشکیشی لەگەڵایە. ئەم شەو واتە شەوی هەینی کۆتایی بۆ بایە چالاکە دێت و کەشوهەوا ئاسایە بێتەوە، واتە بۆ سبەینێ ئەو خێرایی کە ئەمڕۆهەیەتی بۆ سبەی و دووسبەی کۆتایی پێدێت و کەشوهەوا ئاسایە بێتەوە. ئەم شەو کۆتاوادەیەتی، بەڵام پلەکانی گەرمە لە سبەیەوە تەنها یەک پلە بەرزە بێتەوە، بەڵام لە شەواندا کەشوهەوا ساردە و پلەکانی گەرمە بۆ ژێر سفر دابەزێت و کەشوهەوایەکی زستانیە لە ناوچەکانی هەرێمی کوردستان، چونکە لە 21/12 یەکەم ڕۆژی وەرزی زستان لە هەرێمی کوردستان دەست پێکا، واتە چەند ڕۆژێکی کەمی ماوە و وەرزی زستان لە هەرێمی کوردستان دەست پێکات و کەشوهەوا ئیتر سارد دەبێت و پلەکانی گەرمە زیاتر دابەزێ. و بە هەر لەڤاریشەوە مژدەیەکی خۆش ببیستن بە پشتیوانی خوای گەورە لە 28 مانگەوە شەپۆلی بەفر و باران لە هەرێمی کوردستان دەست پێکات و ئەوانیشی کە عاشقی بەفربارینن مژدەی خۆشیشم پێیە بۆ ئەوان هەر بەپێی پێشبینیەکان بێت. وەڵڵاهو ئەعلەم لە 28 مانگ و سەرەتای ساڵی تازە، واتە لە مانگی یەک بەولاوە ئاماژەی دڵخۆشکەر هەیە و بەفری باشیش لەسەر نەخشەکان دەرکەوتەوە ئینشاءڵڵا، هەم بارانی باش و هەم بەفری باشیش ئینشاءڵڵا. چاوەڕوان بن لە کاتی نزیکبوونیە مژدە خۆشەکانتان بۆ بڵاوکەنەوە ئینشاءڵڵا.